ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت و ئێمە بەردەوامین. بڕگەیەکی تایبەت پارچە ڤیدیۆیەکی تایبەت لەسەر ژیان و لەسەر وێزگەکانی ژیانی هونەری و هەروەها تایبەتی هونەرمەند بڵند عەبدوڵڵامان بۆ ئامادەکردوون و هەروەها لە هەمان کاتیشە با بڵێن دەنگیەکی هونەرمەندەمان لایە، تۆمارێکی دەنگی هونەرمەندەمان لایە لە کورسان مەگەزینەوە بۆ یەکەمین جار گوێبی سەبن. هاوکارانمان لەگەڵ هاوکارمان ڕەوەند ئەم پارچە ڤیدیۆیان بۆ ئامادەکردوین با بەیەکەوە بینەری بین. دەرمانسازێک بە ئاواز و گۆرانیەکانی دەرمانی دڵی ئاشقان دەکات. باز لە هونەرمەندێکەکەین کە دوو دنیای جیاوازی پێکەوە گرێداوە، ئەویش زانست و هونەرە. میوزیکژنێکی بەتوانە پێش ئەوەی گۆرانی بێژ بێت. ئەو لە تەمەنێکی زۆر منداڵی و ساڵی 1984 گۆرانی ڕێحانی وتووە و تا ئێستاش بەردەوامە لە کارە هونەریەکانی. ئەویش هونەرمەند بڵند عەبدوڵڵایە. هونەرمەند بڵند عەبدوڵڵا لە ساڵی 1970 بەهۆی بارودۆخی تایبەت و ژیانی خێزانەکەیەوە لە ڕوتبەی سەر بە پارێزگای ڕۆمادی لەدایک بووە، بەڵام لە شاری هەولێر ژیاوە. ئەو لە تەمەنێکی زۆر منداڵیەوە خێزانەکەی و دەوروبەری هەستیان بە بەهرەی هونەری کردووە، بۆی لە چەندین چالاکی و بۆنەی تایبەتدا وەک ئەستێرێکی درەوشاوە دەرکەوتووە و گۆرانی وتووە. هونەرمەند بڵند عەبدوڵڵا لە ساڵی 1992 لەگەڵ خێزانەکەی کوردستان جێدەهێڵن بەرەو وڵاتی سوید، سەرباری سەرقاڵبوونی بە خوێندنی دەرمانسازیەوە، بەڵام لە هونەرەکەی دانابڕێت و خەریکی ئەلبوم و بەرهەمی تایبەتە بێت. چەندین ئەلبوم و بەرهەمی تایبەت پێشکەش بە هەواداریانەکە، لە دیارترینیان بێریڤان، لێجانێ، پێمەکەنا، بڕۆن بڕۆن، مەیسووتێنە و چەندین بەرهەمی دیکە. هونەرمەند بڵند عەبدوڵڵا بەوە ناسراوە کە زۆر تایبەت و زۆر بە بێدەنگی کار لەسەر کارە هونەریەکانی ئەکات و ئەیەوێت بە شێوەیەکی زۆر باش تۆماری بکات و پێشکەش بە هاوادارانی بکات. یەکێک لە شانازیەکانی هونەرمەند بڵند عەبدوڵڵا لە ژیانی تایبەتی خۆیدا ئەوەیە. ساڵی 2019 متمانەی پێدرا لە دەرمانخانەیەکی کۆنی سویددا کار بکات کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 18. سەرەڕای پێشکەشکردنی هونەرێکی بەرز و باڵا، باوکێکی میهرەبانە بۆ سێکچەکەی و بەردەوام خۆشەویستی خۆی بۆ خێزانەکەی دەرەبڕێت. پێکەوە لەگەڵ خێزانەکەیدا گەشتیارێکی زۆر باشن و پێکەوە گەشتی 32 وڵاتی جیاوازی جیهانیان کردووە. هونەرمەند ئەیوب عەلی دەڵێت بڵند عەبدوڵڵا هاوڕێیەکی دڵسۆز و وەفادارە بۆ هاوڕێکانی و پاڵپشتی هاوڕێکانی ئەکات. پێکیشەوە لە ساڵی 2019 گۆرانیەکیان تۆمار کرد بە ناونیشانی بەڵێ عاشق. هونەرمەند بڵند عەبدوڵڵا لە سەر شاشەی کورسات بەرنامەیەکی تایبەتی پزیشکی پێشکەشە کرد. دەربارەی کورساتی شەڵێت کورسات و ئێوەم خۆشەوێ و یادگاریەکانم لەگەڵ کورساتە، ئەزمونێکی جوانم لەگەڵ ئێوەدا هەیە. ئێوە لای من تایبەتن، جێگەتان ناودڵی من تایبەتە کورسات، یادگاری و یادەوەری و ئەزمونێکی زۆر جوانم هەیە لەگەڵ ئێوە. بە کورتی مختصری زۆر خۆشەویستن و عزیزن لای من، جێگەیەکی تایبەتانێنە ناو دڵی من بەڕاستی. ئێمەش وەکو دەستگای میدیایی کورسات هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هونەرمەند بڵند عەبدوڵڵا خوازی. بە هیوای سەرکەوتن بۆ هونەرمەند بڵند عەبدوڵڵا، بۆ هیوای کە هەمیشە